بۆ قسەکردنی زیاتر لە بارەی گرنگی ئەم هەڵبژاردنە دەرەنجامەکانی چییە بن دەتوانرێت چی بکرێت لە نێو پەرلەمانەدا سوودەکانی چیە بن گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز خەڵاتکەریم شێروانی بربژێر بۆ ئەنجومەنی پارێزگای توبینگن لە ئەڵمانیا. بەڕێز خەڵات سڵاوتان لەبێ و کاتتان باش. ولی خەڵات شەف باش ئیدی 27 وڵاتی یەکێتی ئەوروپا بێگومان هەڵبژاردن تێدا تێنە ئەنجامدان سۆبەهی هەڵبژاردن لە ئەڵمانیا فەڕەنسا ژی تێنەکردن و دوو وڵاتین هەری بەهێز و کاریگەرین یەکێتی ئەوروپانە وێ جارێت ناوە پەرلەمانی ئەوروپادا وێچە گوهارتن بێنەکردن گەلو. سڵاو ڕێزم بۆ ئێوە بۆ بینەرانی خۆشەویست. بەڵێ هەڵبژاردننی بەیانی لەسەر ئاسیا ئەوروپا گرنگێکی تایبەتی خۆی هەیە بۆ هەموو هاوڵاتیان و دانیشتوانی ئەوروپا بە ئەڵمان و فرەنەتەوە و کوردان و خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەم هەڵبژاردنە گرنگێکی ئەوتۆی دەبێتن کە یەکلایی دەکاتەوە کە ڕاستڕەوەکان یاخود چەپڕەوەکان زیاتر دەستی باڵان دەبێت لە هەڵبژاردنەکانی ئەوروپا و بڕیاردان لەسەر چارەنووسی ئەوروپا. بۆیە بە گرنگێکی تایبەتەوە تێدەڕوانم هیوادارم هەموو کوردان و هەموو خوشک و برانی عەرەب و نەتەوەکانی تر بەو پەڕی سۆز و خۆشەویستی و بەشدار بن لەو هەڵبژاردنە لە بەروی گرنگێکی تایبەت دەبێت لەسەر چارەنووسی ئەوروپا بۆ چەندی ساڵی داهاتوو. منیش بۆ ئەنجومەنی پارێزگای شاری توبینگن بەرپژێر وەکو کوردێکی باشووری کوردستان هەوڵ دەدەم وەکو کوردێک لەکوانە لە بواری سیاسەتدا ئێمەی کوردانیش لێرە ڕۆڵی خۆمان بکەین. بەڵێ بەڕێز خەڵات بەشداریکردنی کوردان لەو هەڵبژاردنە تا چەند گرنگە بۆ ئەو کاندیدانە بگەێنە نێو پەرلەمانێکێتی ئەوروپا کە دۆستی کوردن یاخود خۆیان کوردن. بەڵێ ئێمەی کورد بە درێژایی مێژوو تووشی چەندین ئاڵنگاری و کێشەی جیاواز بینەوە لە ڕوونەتەوەی و ئابووری و کۆمەڵایەتی لەلایەن وڵاتانی دراوسێەوە بەگشتی لە ئەوروپاشەوە بۆیە بۆ ئەوەی کە زۆرترین هاوکاری و دەستکەوت و پاڵپشتی بۆ کوردانی ڕەوەندی کوردی و کوردانی هەر چوار پارچەی کوردستان کۆ بکەینەوە و کارکتەرێکی چالاک بین پێویستمان بۆی هەمومان ئەم هەڵبژاردنە بەشدار بین بۆی بتوانین کاندیدەکانمان کوردەکانمان یان ئەو کەسانی کە دڵسۆزن بۆ دۆزی کورد لە پەرلەمانی ئەوروپا بۆ پەڕی تین و سۆزەوە بەشدار بن و بۆ کێشەی کوردی و بابەتە کۆمەڵایەتیەکان کە لە ڕەوەندی کورد لە ئەوروپادا ئێمە کێشەی دەبینەوە. وەلە برێز خەڵات بە منیش بە شێوەی کرمانجی خوار و پرسیارە لێ بکەم بۆی لەوانەیە باشتر لە یەکتر تێبگەین. ئەڵمانیا خۆ دەزانی گەورەترین وڵاتی ئەوروپایە کە زۆرترین ڕێژەی دانیشتوانی هەیە و لە ئەڵمانیا ئەڵێن ملیونێک کورد هەیە کەواتە تا چەند گرنگە کوردی ئەڵمانیا بێگومان لە چارچەوەی پرۆسەی هەڵبژاردن زیاتر بێنە پێشەوە لێنەراتی خۆیان هەڵبژێرن. کوردانی ئەڵمانیا لێکوانە بەتایبەتی کوردانی باکووری کوردستان ڕێژیان زۆر زۆرە و بەشێکیان زۆر چاڵاکن لە بواری یاسایی و سیاسیدا. بۆی پێم وایە کوردان درێغی نەکەن لەوەی کە پاڵپشتی و کاندیدارە بن درێغی نەکەن لەوەی کە خۆشیان ببن بەربژێر بۆ پەرلەمانەکانی ئەوروپا پەرلەمانی ئەڵمانیا. بۆیە هیوادارم هەموو کوردێک لە بەیانی کە لە بەشدار دەبێت لە هەڵبژاردنەکان پاڵپشتی کاندیدە کوردیەکان بکەن و گرنگێکی ئەو تۆ دەبێت لەسەر چارەنووسی چەندین ساڵی داهاتووی ئەڵمانیا و ئەوروپا بە شێوەیەکی گشتی. بەڵێ چاوەڕێیە کرێت یان ئەگەرێکەیە کە پارتە توندڕەوە ڕاستڕەوەکان زۆرترین کورسیەکانی پەرلەمانێکێتی ئەوروپا بەدەستبێنن؟ هیوادارم زۆرترین کورسەکان بەدەستنێنن بەڵام دڵنیام کورسی زیاتر بەدەستێنن لە هەڵبژاردنی ڕابردوو. ڕاستڕەوەکان لە ئەڵمانیا و ئێستا لە هۆڵەندا زۆر باڵادەستن لە هۆڵەندا بەشێکی ئەساسی دەبن لە پێکەنانی حکومەت لە هۆڵەندا و لە ئەڵمانیاش بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ ڕێژیان زیاتر دەبێت و پاڵپشتیان زیاتر دەبێت و لە وڵاتانی ئەوروپاکان لە وڵاتەکانی تری ئەوروپاش ڕێژیان لە زیادبووندا هیوادارم ڕێژەی زیاتر نێنێت جاران بەڵام بۆشمان لە بینێتێک کە چەپڕەوەکانیش لە گەشەسەدندا ینی ئەوروپا ئێستا بە دۆخێک تێدەپەڕێت لە ڕووی ئابووری کۆمەڵایەتی و سیاسیەوە دۆخێکی نالەبارە و بە چەندین هۆکاریش دەکرێت ئاماژەی پێ بدەین نیشان لەوانە هۆکارەکانی جەنگ لە ئوکرانیا و هۆکاری تری بابرین دەرەوەی ئەوروپاکە جەنگ و هۆکاری بابرین ئابووری گرانبوونی کاڵا و شتەکان گرانبوونی ژیان لە ئەڵمانیا ئاستەنگەکان کاریگەری زۆریان هەیە بۆیە ڕاستڕەوەکان بەڕێژەی خۆیان دەنجیان زیاتر دەبێت و چەپڕەوەکان کە لە دۆخی کورد بۆ نمونە و لە دۆخی ئەوانەی کە خەڵکی
لە کلاسی نۆرمال دەژین ئەوانش لە بەرەو پێشچوونەدانە بۆی هیوادارم کوردەکان بەیانی بەشدار بن لە سەپۆرتکردن و پاڵپشتیکردنی حزب و پارتە سیاسی کۆمەڵایەتیەکان و چەپڕەوەکانەوە. بله کاک خەڵەت ئێمە باسی ئەوروپا بەگشتێکن حتا وەرسەدنا ڤۆندەرلاینیش سەرۆکی کۆمیسیۆنی یەکێتی ئەوروپا کە خۆی ئەڵمانیشە ئەویش مەترسی خۆی نیشان دەکە ڕاستڕاوەکان پۆپۆلیستەکان سەرکەون لە کوی ئەوروپا 27 وڵاتی ئەوروپا کورد 5 بربژار هەیە کاندید هەیە بۆ پەرلەمانی یەکێتی ئەوروپا زیاتر لە ملیونێک دەندەری کوردی شاڵی لە وڵاتانی ئەوروپا هەیە تا چەند گرنگە کورد تەواجدێکی فعلیان هەبێت لە ناو پەرلەمانی ئەوروپا خۆ دەزانی ئەم پەرلەمانە ناوەندێکی گرنگی بڕیارە لەسەر راستی جیهان. بەڵێ پێم وابێ بەشداربوونی کورد لە پەرلەمانی ئەوروپا بە ئەڵمانیا و وڵاتانی تریش بۆ نمونە لە دانمارک شێمە پشێمانەیە وەکو کورد پێم وابێ زۆر گرنگە چونکە کاتێک کە ئێمە لە ناوەندە سیاسیکە و لە ناوەندە بڕیاردانەکان نەبێن ئەو کاتە زەحمەتتر دەبێت دۆخی کورد و بابەتە سیاسی کۆمەڵایەتەکان لە ئەوروپا بۆ کورد و بۆ خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کاتێکش ئێمە نوێنەری خۆمان لێوێ نەبێ ئەو کاتە معادلاتەکان بە شێوەیەک بڕیای لەسەر دەدێت بە شێوەیەک جیاواز دەبێت کە ئێمە کورد لە دەروی بازنەکە دەتوانین قسەی خۆمان لەسەری بکەین بۆیە گرنگە ئێمە لە ناو بازنەکە شان بەشانی وڵات و نەتەوەکانی تر شان بەشانی خەڵک و سیاسەتمدارەکانی تر بەشدار بین بۆ دۆزی کورد بۆ هەر چوار پارچەی کوردستان بە تایبەتی کە ئێستا لە کوردستانیش لە هەر چوار پارچەی کوردستان دۆخەکان نالەبارن بۆیە بەشداربوون لە ئەوروپا لە پەرلەمانی ئەوروپا و لە هەڵبژارنەکە بەیانی بەڕاستی بەڵێ پێت وایە لەو 5 کاندیدە چاندیان سەر بکەون بۆ پەرلەمانی یەکێتی ئەوروپا شانسیان هەیە بەپێی ئەوەی تو تاقیبت کردووە من ئەوەندەی من زانیاریم هەیە لە ئەڵمانیا و لە نزیکەوە کە بەخۆش نێکۆن لە ڕووی سیاسی و ساڵاکەم پێم وایە بەلایانی کەم سێ کاندیدمان دەردەچێت بە خۆشحاڵی بۆ پەرلەمانی. بەڵێ بەڕێز خەڵات هۆکاری جەماوەریبوونی ئێستای پارتە ڕاستڕەوە توندڕەوەکان بۆ چێ گەڕێتەوە بۆ وا گەڕێتەوە کە دژی دۆسیە و پرسی پەنابەرانن ڕاستڕەوەکان لە ڕابردووشدا هەر چاڵات بوون بەڵام ڕێژێکیان ئەو تۆنە بوو لە ئێستادا ڕێژێکیان لە بەرزبوونەوە داویش بە چەندین هۆکارەوە گلێنراوە یەکەشیان وەکو باسمان کرد هۆکاری ئابووری و قەیرانی ئابووری لە ئەوروپا کاریگەری زۆر هەیە لە کاتێک دەکا قەیرانی ئەوروپا قەیرانی ئابووری لە ئەڵمانیا ئاکتیڤە و بابەتە ئەڵمانی لەو کاتەدا بابرین پارە لە وڵاتانی تر سەرف دەکا و هەوڵ دەدا لە پرۆژە و چالاکیەکانی ڕانەوەستێت ئەویان گلەیەکی زۆر هەیە لە پەرلەمانی ئەوروپا و لە پەرلەمانی ئەڵمانی بە تایبەتی کە ڕاستڕەوەکان لە بەرزبوونەوەدان هۆکاری تریش ئەوەیە کە بەشێکی زۆری یان بەشێک لەو پەنابەرانی کە لە ئەوروپا وەرگیراون بە تایبەتی لە دوای ساڵی 2015ەوە بەشێکی زۆریان نەبوونە بۆ بە نمونەیە کە بتوان کار بکەن و خۆیان لەگەڵ کۆمەڵگە و زبات بگونجێنن ئەوشیان کاریگەری زۆریە مەبەستمدا لە پەناخوازان و پەنابەران نەکار پەنابەرێن پەناخواز و پەنابەری ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵکو ئۆکرانیەکانیش نوێترین توێژینە و ئاماژە بەوەی دەکاتن کە زۆرینەی ئۆکرانیە لە هۆڵەندا نیشتەجێ بوون کار دەکەن بە ڕێژەی 160 لە وڵاتی پۆڵەندا بە ڕێژەی 190 کار لە ئەڵمانیا ڕێژەکە لە خواری 120 ینی ناڕەزایی ڕاستڕەوەکان بە تایبەتی لە ئەڵمانی کە ئەڵمانی پشتی شێری بەردەکەوێت لە پەرلەمانی ئەوروپا ئەوەی کە سیستەمی ئەڵمانی و تێکەڵبوونی بەبرین پەنابەران لە ڕێگەی سیستەمی ئەڵمانی سەرکەوتونە بۆ بۆی کە بتوانێتن سەروی 150 لە کار و لە پێبوون و زانکۆ و شتانە خەڵات بە ئەگەری ئان بە گرێمانەی کە ڕاستڕاوەکان زۆرینەی پەرلەمانی یەکێتی ئەوروپا بەدەست بێنن بە تایبەتی بۆ پرسی پەنابەران ڕەوشێکێکی لێ دێت ئەڵمانیا کە ئێستا مەترسی دیپۆرتکردنی هزاران بۆ نمونە هاوڵاتی عێراقی لێیە پێم وابێ ڕاستڕەوەکان کاتێک بێنە سەر حکم زۆرترین دەنگ بەدەست بێنن بۆ ئەوروپا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش کاریگەری زۆر نێگەتیڤ و خراپی دەبێت چونکە پرۆژە هەماهەنگکاریەکان و کاری هەرەوەزی ڕادەوەستێت بۆ ئەڵمانیا و بۆ پەنابەران و دیپۆرتکردنەوەی پەنابەران لەو کاتە دۆخەکە هەم خێراتر دەبێت هەمیش وەرگرتنی پەنابەران و دەربەدەربوونی مرۆڤ و مرۆڤایەتی ئەو کاتە لە قەیراندا دەبێت بۆ چونکە ڕاستڕەوەکان بە هیچ شێوێک ئامادەنین خەڵکی پەنابەر وەربگرن لە وڵاتەکانی خۆیان پاڵپشتیان بکەن و بیانکەن بە بەشێک لە سباک ئەوان کاریگەری زۆر نێگەتیڤی دەبێت
خۆشببختانە ئێستا لە ئەڵمانیا ڕێژەکە زۆر بەرز نییە و دیپۆرتکردنەوەی کوردانی باشوور لە ئێستادا ڕاوەستەوە بۆ هاوڵاتیانی عێراقیش بەداخۆ بەردەوام. بەڵێ برێس خەڵات کەریم شێروانی بربژار بوو جڤاتە پارێزگەها تۆپینگن لە ئەڵمانیا. سپاس.